سەبارەت بە دوورکەوتنەوە لە گوتاری ڕق و چینە لە هەرێمی کوردستان بەردەوامیدان بۆ ژیانە پێکاتە نەتۆی و ئاینی لە هەرێمی کوردستاندا هەیە لە ئەستۆدیۆ میوانداری بەڕێز مامۆستا مەلا عەبدوڵڵاویسی سەرۆکی شێتی زانایانی ئاینی کوردستانمان کردووە. دکتۆر بەخێر دکتۆر بەخێر بێ. دکتۆر هەمیشە ئێوە ئاماژەبەوە دەکەن کە هەرێمی کوردستان لانکەی پێکەوە ژیانە، شوێنی گوتاری ڕق و قینە و ڕقبەری نابێتەوە. هۆکار چیە جارجارە ئەم گوتارە سەر هەڵدەداتن؟ بەناوی خۆی گەورە و میهرەبان، طبعاً ئاینی پیرۆزی ئیسلام تەئکید لە تەبایی و برایەتی و پێکەوە ژیانەکاتەوە. یەکێک لە بنەمایە سەرەکیەکانی ئیسلام بریتە لە ڕووی کۆمەلگاوە پێکەوە ژیان لەگەڵ ئاینەکانی تر. ئەگەر بێت و بە وردی سیر بکەین، کۆمەلگای یەکەم کە لە سەردەمی پێغەمبەری خوا دامەزرا کۆمەلگایەکی هاوبەش بوو، یعنی هاوبەش لە بینی مسلمان و غەیرە مسلمانەکان. پێغەمبەر صلی الله علیه و سلم ئەرک و مافی لە بۆ دانا. بەڵام لە هەرێمی کوردستانیش بە درێژایی مێژوو هەوڵدراوە کە ئەو پێکەوە ژیانە بە شێوەیەکی پتە لە ناو کۆمەلگا هەبێ. بەڵام ئەبینی زۆر جاران بەهۆی بارودۆخی سیاسی یان بەهۆی بارودۆخی سۆز و عاتفی یان بەهۆی هەڵەی کەسێک بارودۆخێکی وا دروستە بێت و هەندێک زار وتاری ڕق و چینە بە شێوەیەکی ناتەندروست بڵاو بیتەوە. ئەو هەنگاوەی کە لە چەند ڕۆژی ڕابردوو بینیمان بەهۆی لێدوانی هاوڵاتیەکی یەزیدی لە مناسبەیەکی دیاریکراو هەندێک قسەی نادروست و ناڕەوای کرد. ئەم قسە نادروست و ناڕەوایە بوو بە هۆکارێک بۆ ئەوەی خەڵکانێک لە دەربڕینی خۆیان بە شێوەی ڕق و چینە تعبیر بکەن. بەڵام بینە سەر حەقیقەتی ئاینی پیرۆزی ئیسلام. ئاینی پیرۆزی ئیسلام بەرنامەی بۆ هەموو حاڵەتەکان داناوە کە ئینسان بتوانی بەرگری لە بەها پیرۆزەکانی خۆی بکە و زیانیش بە پێکەوە ژیان نەگەینی. بۆیە من لێرە سەرنجی هاوڵاتیان ڕائەکێشم بۆ قسەیەکی ئیمامی غەزالی ڕەزا و ڕەحمەتی خوای لێ بێ. ئەفەرمی زۆر جاران ئەو زەرروزیانەی کەەوە مسلمانێک بەهۆی پەیامێکی ناتەندروست بەهۆی ئوسلوبێکی ناتەندروست بە ئیسلامە گەینێ گەلێک گەورەترە لەو کەسانێک کەەوە زیان بە ئیسلامە گەینن. مەبەستەکە لێرە چییە؟ مەبەستەکەوەیە کەسێک لە پێناوی دڵسۆزی و خۆشەویستی خۆی بۆ بەرگەریکردن لە مقدسات لە بەها پیرۆزەکان لەوانەیە هەندێک جار زیاد لە حەدی خۆی بایەق بە بابەتەکە ئەدا. ئێمە لە ئاینی پیرۆزی ئیسلام پەیوەندی نێوان مسلمان و غەیرە مسلمان دەستنیشان کراوە. یعنی ئەو عەلاقەیە ئەو پەیوەندیە لە نێوان مسلمان و غەیرە مسلمان لەسەر ئەساسی چاکە و تەبایی و برایەتیە، بە تایبەتی لەگەڵ ئاینەکانی تر. ئەوە دەقێکی قورئانیە، هیچ کەسێک ناتوانێت مناقەشەی لەسەر بکە. خوای گەورە ئەفەرمی لا ينهاكم الله عن الذين لم يقاتلوكم في الدين ولم يخرجوكم من دياركم أن تبروهم وتقسطوا إليهم. غەیرە مسلمانە ئاشتی خوازەکان ئێستاش ئەو غەیرە مسلمانانی کە لەگەڵ ئێمە لە کوردستان ژین ئاشتی خوازن. ئەو دەڵێ غەیرە مسلمانە ئاشتی خوازەکان مادام ئاشتیان بڕیارداوە لەگەڵ ئێوە نابی ئێوە ئازاریان بدەن بەڵکو پێویستە چاکەیان لەگەڵ بکەن. جا هەتا ئازاردانیش بە قسە. بنەمایەکی ترمان هەیە کە ئاینی پیرۆزی ئیسلام زۆر تەئکیدی لێ ئەکاتەوە، ئەویشیان بریتە لەوەی کەوە ئەگەر کەسێک هەڵەیەکی کرد خودی کەسەکە تاوانبارە لە هەڵەکە نەک کۆمەلگایەکەی بە شێوەیەکی تێکڕایی. ئەو بنەمایەکی ئیسلامیە. خوای گەورە لە قورئانی پیرۆز پێمانە فەرمی ئەو هەمووی دەقی بەرنامەی خوایەکە لە بۆ ئێمەی مسلمانی داناوە لە بۆ هەزووکەوت. ولا تەزر وازرة وزر أخرى. یعنی هەڵەی کەسێک ناخرێتە مل کەسێکی تر. کەسێک لە ئاینێک هەڵەیەکەکە و معنای ئەوە نییە پەیڕەوانی ئەو ئاینە هەمویان شەریکن لەو هەڵەیە، بەڵکو پێویستە تۆ ڕەخنەکەت بەرامبەری خودی ئەو کەسێ بێ کە هەڵەکەی لەگەڵ کردووت، نەک تێکرای ئاینەکەی بۆ شێوەیە حساب بکەین. لەبەر چ؟ چونکە ئەگەر هاتو ئەتوو بە چاوی ڕق و چینە تەماشی تێکرای ئاینەکەت کرد ئاشتی کۆمەڵایەتی تێکەچی، تەبایی دروست نابی، متمانە لە بینی ئەندامەکانی ئەو کۆمەلگایە دروستە بێ. بۆیە ئیسلام ئەومان پێ ئەڵێ دەڵێ هەڵەی برایەکەی تریش هەڵ ناگریت. یعنی برایەک کەسێک دوو برانە یان کەسێک دوو ئەولادی هەیە، برایەکیان هەڵەیەکەکە ئەوەی تر تاوانی ئەو هەڵناگریت. جا چ جای ئەوەی من لێرە دێم هاوڵاتیەک لە پێکهاتەیەک لە پێکهاتەکان هەڵەیەکەکە من هەموو دینەکە بەیەک چاو سەیری بکەم و تەماشای بکەم، ئەوە پێچەوانەی ئەو بنەمایە کە ئاینی پیرۆزی ئیسلام لە ڕووی پەیوەندی لەگەڵ خەڵکی تر بۆ ئێمەی دەستنیشان کردووە. دکتۆر ڕەنگە گەر سەیری بنەمای سەرجەم ئاینەکان کەی سەرجەمیان کۆک بن لەوەی کە
نابێ ئازاری بەرامبەرەکەت بدەیت نابێ سوکاتی پێ بکەی یان دەستی بۆ درێژکەیت ئێستا پێتان وانی ڕەنگە ئەمەشی کە هەبووە هەوڵێکە بوو بێ فیتنەیەک هەبوو بێ کە ئەو ئاشتەوایی و پێکەوژیانەی لە هەرێمی کوردستانەیە تێک بدرێ بێ چ مسلمانان چ پێکاتینەکانی دیکەش ئاگاداری ئەمە بن ڕەنگە لە ڕۆژانی داهاتووە لە ساڵانی داهاتووە هەوڵی دیکەشە بێ بەتاکید ئێمە دەبێ ئەوە بزانین ئێمە وەکو میلەتی کورد لەو قەوارە جوغرافیایی دژمن و ناحەزمان گەلێک زۆرە چ لە وڵاتانی ئەقلیمی چ لە ناو خۆمان چ لە عێراقیش بە شێوەیەکی گشتی خەڵکێکی ناحەزمان گەلێک زۆرە و بۆ هەموو دنیاش سەلمێنرا کە هەرێمی کوردستان بناغەی پێکەوەژیانی ئاینی و نەتەوەیە داعش بە شێوەی چەکداری زۆر هەوڵیدا کەوا زیان بە پێکەوەژیان بگەینی بەڵام دەسەڵاتی سیاسی لە هەرێمی کوردستان و هاوڵاتیانیش لە هەرێمی کوردستان هەمویان بە یەک دەنگ بەرگریان لە پێکەوەژیان کرد ئیسلام ئەوەندە بایەق بە پێکەوەژیانەدا ینی پێ دەڵێ ئەگەر هات و معبەدی یەزیدی کەنیسەی مەسیحی مزگەوتی مسلمانان كوتنا خطروا أركك لسرت ولولا دفع الله الناس بعضهم ببعض لهدمت صوامع وبيع وصلوات ومساجد مزقوتي بآخر شوين قتوا بو أوي برقري ليبكي أو بو لداعش بخومان بيني كداعش بامو شويك محاولة كرزيان ببيكا وجيان بقيني خوش بختانا سركوتونا بون أو نمونة زواني بيكا وجيان أتوانا بلين دنجي داول روشالاتنا ورا فرسا دي إما وكو كرد وكو بشيك لآيني خومان بايخ من بيكا وجيان دايو تشيشا كان لينا قراينا تشيشا تيبكاوي بۆی دەی پێشببینی ئەوە بکەین کەەوە هەندێک جار ناحەزانی کوور هەوڵەدەن کێشەمان بۆ دروست بکەن یەکێک لەو کێشانێک کە دروست دەکرێن کێشەی پێکەوە ژیانە ئەو پێکەوە ژیانە کە بە شێوەیەش خوانە خواستە شەڕێکی ئاینی دروست بوو کێشە و گرفتێکی ئاینی دروست بوو چارەسەرکردنی زۆر بە زەحمەتە بێ و لە قازانجی هیچ لایەکیش نییە نە لە قازانجی موسڵمانە نە لە قازانجی یەزیدیە بۆیە ئەگەر هات و کێشەیەک لەو کێشانە دروست بوو زوو چارەسەر نەکرا وەکو خۆی هێڕایەوە دەستی تری ئەکەویتە ناو بۆ مەبەستی تر خۆشببختانە ئەتوانم بڵێم مؤسساتی دینی لە هەرێمی کوردستان وەزارەتی ئەوقاف یەکێتی زانایان لە ئەوەل لەحزە کە درکمان بەو بابەتە کرد بە ئەرشی سەرشانی خۆمان هەڵساین و هەوڵی جدیشماندا دوایین دانیشتنمان لەگەڵ بابە شێخی یەزیدی و ئەنجومەنی ڕوحانی یەزیدی و بە ئامادەبوونی وەزیری ئەوقاف ئەم بابەتە زۆر بە شێوەیەکی تێر و تەسەرشی کرایەوە کە هەمومان هەوڵ بدەین ئەم بابەتە بە عقارێکی خراپ نڕوە و هەنگاوە یاسایەکانش باشە ئێمە لۆ لێ ناگەڕین یاسا دەوری خۆی بینیت لێرە ئەمە لە قانونی عقوباتی عراقی ئەو لە بڕگە پێنج زەمی مادەی 375 تاکید 372 تاکید لەوەیە کاتەوە دەڵێ هەر کەسێک بێڕێزی بەرامبەر معتەقەدێکیان بیر و باوەڕی کەسێک بکە سزای تایبەتی لە بۆ خۆی لەبوودانایە بۆیە ئێمە مادام بابەتەکە کەوتوتە یاسا مادام ئێمە هەومان دەڵێن یاسا سەروەرە ناکرێ هەر لە خۆمانەوە زیاتر ئەم بابەتە بورژێنین بەڵکو پێویستە هەوڵ بدەین تەبایی یەکتر پارێزین دەمەوێت لێرە نوقتەیەکی تریش ئاماژە پێ بکەم ئەویشان ئەوەیە خوای پەروەردگار ڕێگەی نەداوە مسلمانێک بێڕێزی بەرامبەر ئەو کەسانی کە شەریک لە بخوای تەبارەتعالی پەیداکەن بێڕێزی بەرامبەرەوانیش بکە جات سزای ئەوەی کەوا دینێک پەیڕەوانی هەبن زیاتر لە 500,000 کەس لەسەر تاسەری دنیا پەیڕەوی دینێک بین تو چۆن بە شێوەیەک هەستی ئەو بریندار بکەین خوای پەروەردگارە فەرمێ ولا تسبوا الذين يدعون من دون الله فيسبوا الله عدوا بغير علم زۆر باش ئەو کاتەی یەزیدیەکان تووشی ئەو کارەساتە گەورە بوون لە دەست داعش بە ناوی ئیسلام ئەویشە ناڕەوە و نابەجێیانیان کرد بەڵام کەس نەهات بڵێ ئەو تاوانە ئیسلام کردیتی نادەیانگۆ خەڵکێک بە ناوی ئیسلام کردیتی بۆیە تەعمیم بەکار نات لەو حاڵەتەش لەو بابەتەشەوە بەڵێ هاوڵاتیە کردارێکی ناڕەوای کردووە پێویستی دادگایە لێ بکۆڵیتەوە بۆ کردوەتی لە چ بارودۆخێک بووە ئایا ئەوە بە سوکایەتی ئەژمارەکرێ ئەژمار ناکرێ چونکە ناکرێ ئێمە خەڵک بێخینە ئەو میزانەیەکەوە بە خۆمان حاکم بین و بە خۆمان بڕیار دەدەین دکتۆر دەست خۆش بیتن دکتۆر جوانشی دەرگامان بۆ چییە دەست خۆش بێ جوانشی کردەوە قسانێک کە باست کرد ناوەڕووکی قورئان و سنت بوون بەڵام پرسیارەکە لێرە ئەوەیە دکتۆر چۆن کە کەسێک هەڵە دەکاتن تعبیر لە هەڵەکەی خۆی دەکات خۆی تاوانبارە لەسەر دینەکەی تر بە شێوەیەکی گشتی حساب ناکرێتن چۆن کۆمەلگا هوشیار بکرێتەوە لەم بابەتانە کە کەسێک چ لە ئیزیدی بێ یان لە دینێکی تر بێ یان لە مسلمان هەر دینێکی تر بێ کە هەڵەیەک دەکات بێ ڕێزیەک دەکاتن
لەسەر تەواوی دینەکە لەسەر تەواوی کەسەکان حساب نەکرێتن. بەڵێ ئەوە بە بەردەوامی هۆشیاری خاڵی یەکەم خاڵی دووەمیش دەبی خەڵک بگاتە ئەو قناعەتی هەموو هاوڵاتیان پێغەمبەری هەمومانە هەمووشمان مسلمانین بەرگری لە ئاینی خۆمان دەکەن بە شێوەیەکی ڕێکوپێک بەڵام دەبی ئەو قناعەتەمان بۆ بڕوە بۆ دروست بێ ئەگەر هاتوو حالەتێک لەو حالەتانە دووبار بووە ئەو مؤسساتی هەمانە مؤسساتی دینی لە هەرێمی کوردستان پێویستە بە ئەرچی خۆیان هەستن ئەو کات کە مؤسساتی دینی بە ئەرچی خۆی هەستا بە ئەرکی خۆیان هەستاون بە تاکید و بەرچی خۆیان هەستاون چووکەلۆ بەیاننامەی ناڕەزایی هەبووە دانیشتن لەگەڵەوان هەبووە و بابەتەکە گەیشتوتە دادگا لەگەڵ داواکاری گشتی قسە کراوە کەوا بوو ئەگەر هات و مؤسساتی دینی بە ئەرچی خۆی هەستا ئەو دەرفەتە نامێنێتەوە کەسێکی تر بتوانێت کە ئەو بابەتە بورژێندرێ بۆیە پێویستە ئێمە هاوڵاتیان ئێستا ئاینی پیرۆزی ئیسلام کۆمەڵک شتی تەنزیم کردووە ینی با ئێمە زۆر بە واقعیانە قسە بکەین بۆ ئەوەی فەوزا لەناو کۆمەلگا دروست نەبیت کو ئاینی پیرۆزی ئیسلام هەندێک شتی خێسوتە دەست سوڵتا دەست حاکم جا ئەو حاکمە نایکات تۆ گوناحبارنی وەکو هاوڵاتی خودی سوڵتەکە گوناحبارە لۆ نمونە مەسەلەن ئیسلام قەت ئەو ڕێگەی نەدا من تۆڵەی باوکی خۆم بکەمەوە قیساس وەرگرم کەسێک باوکم بگژی برایەکم بگژی ڕاستە قاتیلە بەڵام دادگا هەیە و حکمی حاکمیش بابەتەکە یەکلا ئاکاتەوە ئایا ئەوە تاوانبارە بە قەتل و تۆڵەی لێ ئەکرێتەوە یان لێ ناکرێتەوە لۆنمە مەسەلەن کەسێک مەشروع بخواتەوە میان من ناتوانم لە شەقامە لە خۆمەوە بڵێم وەڵا فلان کەس خوای گەورە فەرموویەتی حەدی ڕزمی لێ حەدی عرە خواردنەوەی لێ دەرکەن دەبی ئەمن ئەوی شە بکەم ناوە ئیشی حاکمە پێویستە حاکم جێبەجێ بکە ئەو بابەتانەش کە هاتوو بابەتێک لەو بابەتانە ڕوویدا بێ ڕێزیەک لەو بابەتانە کرا ئەرچی هەموو تاکێک نییە سەر بەخۆ بڕیاری لێ بدا لەگەڵ ئەو پەڕی ڕێزم ئەو کەسانی قسەیان کردووە هەمویان لە دڵسۆزی و خۆشەویستە لە بۆ ئیسلام و پێغەمبەرەکەی خۆیان بەڵام دەبی بە ئوسلوبی خۆی بی بە شێوەیەکی ڕێک و پێک بی بە شێوەیەکی تەندروست بێ چونکە لە ئیسلامدا پاراستنی ئاشتی کۆمەڵایەتی لە ناو تاکەکان دروستکردنی برایەتی بابەتێکی زۆر گرینگە بۆ ئەوەی خەڵک سەیری بکە ئێمە با سیر بکەین پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم لە شاری مەکە کۆمەڵێک قسە و ناو و ناتۆرەی ناڕێکی لەسەر گوتراوە بە درێژایی مێژ و قسەی لەگەڵ گوتراوە بەڵام ئایا پێغەمبەر صلی الله علیه و سلم هەڵوێستی چ بووە بە حکمەتی خۆی وەکو دەسەڵاتی سیاسی بابەتەکە پێویست بۆ بەخۆش ئافرەتێکی جوولەکە ژەهری لە بۆ خواردنی پێغەمبەر صلی الله علیه و سلم داناوە ژەهر یعنی محاولەی تیرۆرکردنی کردووە بەڵام پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم بە ئوسلوبی خۆی بە دیبلۆماسیەتی خۆی توانیتی بابەتەکە تەواو بکە خوای گەورە چ بە ئێمە ئاڵێ ادعو إلى سبيل ربك بالحكمة والموعظة الحسنة بشويشي شايستيشي ريكو بيك نكتي كلاو كردنش دكان أتوبي پەیامی خۆت بگەینی نادەی پەیامەکەت بەهێمنی و بە لەسەر خۆیی بی ئەرچی ئێمەیە وێنەیەکی جوانی ئیسلام پێشان بدەین نەخوانە خواستە بەڕق و چینە و یەکتر قبول نەکردن پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم چەندین بەڵگەمان هەبووە لەگەڵ غەیرە مسلمانان دانیشتووە مسلمانەکانی نەجران هاتوونە لە مزگەوتی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم نوێژیان کردیە جوولەکەکانی نەجران مەسیحیەکانی نەجران لە مزگەوتی پێغەمبەری خوا لە حضوری پێغەمبەری خوا نوێژیان کردیە ئێستا لە ڕۆژگاری ئەوڕۆ ئەگەر مەسیحیەک بێ لە مزگەوتێک لە مزگەوتەکانی کوردستان نوێژ بکە وەڵڵاهی خەڵکەکەیە دەیکاتە بکارە حادسەیەکی یەکجار گەورە بەڵام لە حەقیقەتی ئیسلامە ڕێگە پێدراوە بۆیە ئێمە لە پێناوی بەرگریکردن لە پێغەمبەری خوایان بەرگریکردن لە مقدساتی مسلمانان دیوێکی ناشیرنی ئیسلام پێشان نەدەین بەڵکو ئەوە باز بکەین کە ئیسلام دینی برایەتیە دینی لێبوردەیە دینی پێکەوە ژیانە دینی یەکتر قبولکردنە ئەگەر کێشەش دروست بوو کێشەکان دەکرێت بە تەفاهم و گفتوگۆ چارەسەر بکرێ وەیە لێبگەڕین یاسا دەوری خۆی بینی هەر کەسێکمان لە شوێنی خۆمان نەبین بە بەدیلی یاسا من کۆتایی قسەکان بە یەک شت دینم ئەگەر پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم لە کۆمەڵێک کێشە لە سەردەمی ئەو ڕووداینە بە تایبەتی مەسەلەی سوڵحی حودەیبیە کە بابەتێکە زۆربەی زۆری هاوڵاتیانی مسلمان و مامۆستایانی ئاینی لێ ئاگادارن پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم تەنازولی لە لەقەبی ڕەسوول الله کرد لە نووسینەکە لە ڕەسوول الله نەینویسی محەممەد ڕەسوول نووسی محەممەدی کوڕی عەبدوڵڵاه لە پێناوی لە پێناوی ئەوەی کێشە لە بینی مسلمانان و غەیرە مسلمانان دکتۆر دەست خۆش بێتن کاتەکەمان کۆتایی هات بەڵام دەمەوێت لە کۆتاییە ئەوە بڵێم پێکەوە ژیان ئێستا لە هەرێمی کوردستان هەر لە بەرەو پێشچوون و بەهێزبووندا ئەگەر بە کورتی بە تەکید هەمومان پێویستە هاوکار بین کاری جدیش بکەین بۆ ئەوەی هەنگاوێکی گەلێک باشمان لە پێکەوە ژیانی ئاینی و نەتەوەی بڕیوە بە هیچ شێوەیەک بەرەو دواوە نەڕوە مەترسیەکان وردە بڕەوینینەوە هەمومان هاو نیشتیمانی یەکین مواتنین لەو نیشتیمانە هەمووشمان برای یەکین
پێویستە ئەو پەڕی بایەق بە پێکەوەژیانی ئاین و نەتەوەی بدرێت. زۆر باشە دکتۆر دەستخۆش. بەڕێز دکتۆر مەلا عەبدوڵڵا وەیسی سەرۆکی شێتی زانایانی یانی کوردستان بەخێراتر سپاس بۆ دکتۆری هەر بژیت.